دیمەنی قاوقیژی ژنان و منداڵانی نێو نەخۆشخانەکانی حەڵەبن. دەنگی تەقە و بۆردومانەکان ترساندوونی. ڤار ئەم جارە تشکی خسۆتە سەر بۆردومانەکانی نەخۆشخانە و دامەزراوە تەندروستیەکانی گەڕەکە کوردنشینەکانی حەڵەب. هێرشەکانی دیمەشق بۆ سەر ئەو گەڕەکانە پێی نایە ڕۆژی پێنجەم. ئەوەی لە ناوەندی ئەو شەڕە خوێناویەدا بۆتە جێگەی سەرنجی میدیاکانی جیهان و نیگەرانی ڕێکخراوە مرۆیەکان بۆردومان و بە ئامانجگرتنی نەخۆشخانەکانن. هناك أطفال ومدنيون كثيرين. بە ژێرەی میساق و یاسا نێودەوڵەتیەکان نەخۆشخانە و دامەزراوە تەندروستیەکان لە کاتی جەنگدا ناوێ هیچ شێوەیەک بکرێنە ئامانج. لە مادەی 19 میساقی جنێفی یەکەمی ساڵی 1949 نەتەوە یەکگرتوەکان داهاتووە. نەخۆشخانە و شوێنە تەندروستیەکان کە بۆ چارەسەری بیمار و نەخۆش تەرخانکراون دەبێت لە هەموو کاتێکدا پارێزراو بن و نەکرێنە ئامانج. مادەی 18 میساقی جنێفی چوارەمی ساڵی 1949 دەڵێت نەخۆشخانە مەدەنیەکان نابێت لە هیچ حاڵەتێکدا بکرێنە ئامانج و هەمیشە پارێزراو بن. لە مادەی 8 یاسای تاوانەکانی جەنگدا هاتووە بە ئامانجگرتنی نەخۆشخانە و شوێنە تەندروستیەکان دەبێتە تاوانی جەنگ. ڕێکخرا و ڕوانگەکانی مافی مرۆڤ لە سووریا دەڵێن لە ماوەی شەڕ و پێکدادانەکانی 5 ڕۆژی ڕابردوودا لە حەڵەب نەخۆشخانەکان کراونەتە ئامانج. مانگی سووری کوردی دەڵێت ڕێگری لە گەشتنی تیم و پێداویستیە پزیشکەکان کراوە بگەیەندرێتە شێخ مەقسوود. ڕوانگەی سووریش بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند لە 5 ڕۆژی ڕابردوودا چەندین جار نەخۆشخانەکان بۆردومان کراون و بەهۆیەوە 2 کارمەندی تەندروستی کوژراون و 6 کارمەندی دیکەش بریندار بوون. هەموو مەدەنینە دەولەتە ترک ئاداگیرکار و خوێنکار. لە نێو گەڕەکە کوردنشینەکانی حەڵەب یەک نەخۆشخانەی گشتی هەیە، ئەویش نەخۆشخانەی خالید فەجرە. نەخۆشخانەیەشی بچووکیش هەیە کە نەخۆشخانەی یاسینە. هەردوو نەخۆشخانەکە نزیکەی بە تەواوەتی لە خزمەتگوزاری پەکیان کەوتووە. نەخۆشخانەکان پڕن لە ژن و منداڵ و بیمار و نەخۆش کارمەندانی تەندروستی لەبەر ڕۆشنایی لایت نەشتەرگەری دەکەن. پاش چەندین جار بۆردومانی زەمینی و ئاسمانی ئیدارەی نەخۆشخانەکان دەڵێن ناتوانن چیتر پێشوازی لە نەخۆش بکەن و سەرجەم پێداویستی خزمەتگوزارەکان وەستاون.